بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێ و دەڤەرێکی نوێدا لا بەرنامەی ئاوادان بێ با خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جاریان هاتووینە دەڤەری کەرکووک، هاتووینە ناوچەی کەرکووک، ئەو جێگایی کە پیانە گوترێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئەو بۆ یەکەمین جارە ئێمە ئەو سنوورە ئەبڕین و دێین لە ئەو ناوچانە بەرنامەی ئەم جارە پێشکەشەکەین کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن و لەژێر سایە و حکومڕانی حکومەتی عێراقیان. خۆشەویستان ئەم جاریان لە گوندی فەرقانین، گوندی فەرقان نزیکە بە لەیلان واروها ناوچەکە بە گشتی پێگوتن ناوچەی قەرە حەسەن واروەها سەر بە پارێزگای کەرکووکە بەو هیوای کە ئینشاءڵڵا ئەم جارە بەرنمەکەمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و دڵنیام لەوەی کە ئەم ناوچەیە تایبەتمەندی خۆی هەیە. ڕاستە لەو ناوچانە ناچێت کە ئێمە لە ڕابردووە پیشانی ئەوەی خۆشەویستمان داون بە تایبەتی ئەو ناوچانەی کە کوێستانین یاخود ئەو ناوچانن کە بە دار و درەخت با بڵێن دەورە دراون یاخود ناوچەیەکن کە دار و درەختیان زۆرە. ئێرەش بە خۆی تایبەتمەندی خۆی هەیەوەیەکێکە لەو شوێنانی کە پیانە گوتە شوێنی بە پیت و بەرەکەت تەمەناوەکەین کە ئیشەڵا بەرنامەی ئەم جارەمان لە گوندی فەرقان بەدڵیەوەی خۆشەویست بێەوە بە شێوەیەک بێ کە ئینشاءڵڵا ئێوە لێی ڕازی بن. فەرموو خۆشەویستان بە ئەمڕۆ لە گوندی فەرقان. مام سعيد جان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بين سرچاو سپاس خم بو ام كناله هاتنا بو عيد. سپاس دەکەین ئێمەش مەمنونین. مام سعيد بابزانم جنابت هەر لە فورقان لەدایک بووی خەڵکی ئێرەی؟ بەڵێ هەلە فەرقان باو با پریم لە فەرقان بووە و هەلە فەرقانیش لە دایک بووم. زۆر چاکە. بابزانم لەم گوندی فەرقانەیە تاکو ئێستا چەند جۆر ئیشت کردووە؟ هەر ئاژەڵداریت کردووە یاخود ئیشی تریشت کردووە؟ ناوەڵا زۆر کاتسبی سایقی دەڕاتم کردە بلام هەنا بە قاڵیم کردە ئیتر وەکو هەموو بەقاڵیەکم کردووە وەکو برێن میوەهات بۆ پێویستی ماڵە. بابزانی ژیانی دەیەکە وەختی خۆی لەسەر چ بوو؟ ژیانی دەیەکە لەسەر دلێروی جەنابتان حەیوان و فەلاحەت بوو. ئیتر ئێمە ئاومان بوو بەستا ئاوەکەن هەموو وشکی کردو. ئێوە بەس مەڕاگرن مەڕ و بلام هەنا مانگا و ئیتر فەلاحەت و ئاوها. بزن لە منتیقەیەوە چۆنە ناژی؟ زۆر کەم. بۆ ئێرە بۆ بزن باش بەخوای تر لەگەل بزنە خوڵکمان نییە. ئەی بابزانم زرعات چ دەکەن؟ وەڵای ئێستا هیچ زەرعاتیان ئاو نییە. ئەگەر حەقم نییە چەند گۆلێکەکە بۆ ماڵ خۆی ئەوش لە ماڵان لە حەوزەکە جێت ببێ. ئەی بابزانم ئەوەی وشکەدان و ئەوانە گەنم و جۆ ئەوانە چیەکەن؟ وەڵا جۆ گەنم و ئەم دوان ناکەن ئیتر ئەم کاتەش ئەوەی بیری بێ و ئەرزی بێ بازێکی مەرەشەی بۆ دانهێ زوڕاتەکە. بابزانم لە منتیقی ئێوە کەی حەقە پەڵەیە کەی وەختی پەڵەیە؟ وەڵاهی ئەوە لە عەلمی خوایە ئەگەر لەم کاتا پەڵە بدا و بارانی نەیبڕێ وادێکی زۆر چاک. ئێوە ئەرزەکانتان دەبێت باران ببارەیان وشکا وەردوو ئەوانەیکەن؟ ئەوەی کات خۆی لە کات پێش دێ ڕۆخانن و نەوەتەکان ئەوەی وەرد دووگاوەستنەی بووایە دووگاوەستن لێدا بەهار ئەوە ئەم بادە تۆیان ئەکرد لە ژێر خۆر بۆ تۆوەکە بەس ئیستا هەمووی پەرێزە و کیمیاکە ئیستا زۆر گرانە تەنی ئەڕاتە تەقریبەن
ملیۆن و 250 ئاوها با بزانم ئەی ئەرزەکانتان چۆنن بۆ گەنم و ئەوانە بڕشتیان چۆنە یەک و چەنێ بڕێ وەڵایی بارانی ببێ حتا 15 حکومەکە دا پێنج سیر باران و زۆرفی وەختەکە ئەی تۆ پێم بڵە با بزانم ئەی مەڕکەی ئەزێ لێرە مەر ئێستا بازێکی داوە عیب نەبێ بازێکی هەیە ئیستا تێدەبەران بازێکی هەیە ئاوسە هەوێشتان هەیە گوانی نەکردا ئەتر ئەوە قسمەتی ڕەب العالەمینە ئەی زیاتر مەڕی خۆمانە بڵێن مەڕی عەرەبی ئەوانە بۆ ئێرە باشەیە بەڵێ ئەم مەنتیقا مەڕ عەرەبی ڕائەگرێ مەڕی با بڵێن حەمدانی و کوردی و ئێمە پێیانێ کوردی ڕاناگرین نا بەس مەڕ عەرەبی مام علي ديان السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته قلب بخير بين بسر شاو سپاس دەکەین مام علي معیشەتی ژیانت بە چی وەڕوە والله اگر راسي جرق بخوا وانية أنا والله هم ونيمة الرعاية كما هي ڕعایەت لو زياتر أو بيردت بالشورى دەی باشە شکر بەس نییە ئەوەش هەیە الأخوة بزياد بعيبين يا باشا جان من الرات الريو بيوه باشە ئەی تۆ پێم بڵێ زرعات وشتی وا هیچ ناکەی بخوا هني سوزة باش خو معنم كده دكتور بيمي وتزور خو هلاك مكة بو أنا مزور خوم هلاك مكم علي بو تشاوت خرابة بۆ چاوە کەس بووە کەس بووە أنا والله كذا جانا ما أو وشانا أقرم دسوا في الروم الريو خادم جانا قال شاهم كذا يتر أوهام دەی خی گەورە ڕەحمت پێ بکە خوار رحم لحمو براي ديني بكات باشە ئەی دوکانەکەی تۆیە بله ئەو بۆ شتی زۆرتیانە والله أخر راسد جرقة بيبارية خۆتە وەکو داناوە بە دیار دوکانەکە و دانیشتووی بە شتیش زۆر تێکردایە أبي خزار مش حزناكم خزاري درشم هاي نديار خبرة وابو خزاري حزناكم خزار بم دەی خی گەورە سەلامەت وانا خو من كي كينو بازجا هي ونية وأوهاية باشە شکر خەڵکی ئەوەندە لێ شتێک بفرۆشێ باشا باشا الأخوة بزياد بي باش قوم كان خوش بي باشا هيا مام علی وەختی خۆی خەلە و خەرمانت کردووە بلي کردوتە أنا والله فلاحت ما كرد دول حاضري أو كاتت بكرقر جد ما أنا كرد جد ما أنا كرد أو أمان هاودا برهم أمان هاودا خرمان باك ما أنا كرد وقي سد الراسة نبو دا خود أو هلاك بين بدس فلاحت بەدەست داسەوە أنا لا بداس بدل درو بكو بيكو تو جيرة بكو مام علی عەرزەکانتان ڕق دیانن ڕق شون عەرزەکانتان ڕقڵ دیانن شوێنەکە ڕق والله من لاكر بدس مو بو هن لاكر يعني هن شنو يتربو أم كلا بەڵە أو أبو کاک محەممەد سەلام عەلەیکوم سلام سرچاو با بزانم تۆ لێرە لەدایک بوو لەم گوندەیە ئەی باشە لە گەنجیا چیت کردووە لێرە لقنجا درو دراسة ما تركنا ودس درو ما نكذا حتى تركتر درسوه دوازا لبان تركتر بمدور بيستعلي بيه دوازا تركتر ودراسة وفينش سال أسرع زراعي بمو باشە تۆ سەیری کە هەتاکو چاو حرەکەتەکە ئەمە ئێرە دەشتاییە ئەمە هەمووی گەرکرابێ بە خەلا چۆن بەداست دروواوەتەوە ینی چۆن فریاک لما حوت شو درو ما نكذا لا تشلا شو درو ما نكذا باشە ئەو کاتە ئەتانهێنایە سەر خەرمان بخواب يعني أرويمان لقى الخو أرويمان لا خور درسوا لقى أي عصري خور في ما ناخوش بو درو معناك ودس
ئەمان یار بخوای خۆراوانە بێحەبەت درەوکەی ئەی باشە ئەی بەچی ورتانە کرد چۆن ورتانە کرد شەغلەمانە بەس هاتۆ بۆ ئەوێ خەرمان دوای خەرمان دووادا هینە جەنجەر و کەر یان قاتل یان کەر ئەمان کوتا ئەوێ تارم ئەتان کردە تارم ئەی دوای تارم اینجا شەنمانە کرد ئەوێ جێس ئەگەر مەسەلەن بانە هاتایە ئەی چیتانە کرد ئەوێ سیا هەتا باباتە ئەوێ سیا ئەوە ینی مەبەسمەوەیە بەمشن بن خەرمان کێوا هات بن خەرمان بەیانیان بن خەرمان هینەکرا شەنەکرا لەبەرەوە خۆڕە کێوا و قوت بوو کێوا لەم ژرۆ هات پێمانەوت کێوا ئەی گەنمتان چۆن هەڵەگرت ئەتا خۆش ئێستا وەکو ئێستا شت نەبوو تێکەن چیتان لێ گەنم برمانە کرد بە وێژنگ برمانە کرد بە وێژنگ دوجا و کەر یەکەتایی پرمانە کرد و ئەمانە باری ئەمان بۆ ماڵ ئەماڕشانەوە باشە ئەی قەینەوار حتا بیانی گەن دەغڵمە ڕایکێشە باشە ئەی ئێتان لە چی ئەمبارتانە کرد لە چیا هەڵتانە کرد چی گەنمەکەتان لە چی کرد لەناو ئەمار هین هەبوو دارماندانە خشتدانەنا ئەمارێکیانە کرد گەنمەکانە کردە ناوی دوجا کاکەش وە شەو ئافرەت و ئابا ڕایەکێشا بۆ ماڕ بۆ ناو خانک چۆڕ ئەو کاتە قاتر و گوێ درێژ و وڵاخە بەرزەوانە زۆر بوو زۆر هێستر زۆر بوو ئەلەیرا هێستر زۆر بوو کەر زۆر بوو جوتمانە کرد من هەلە بیان هەتایوەرە کەرمان هەبوو هەلە بیان هەتایوەرەوە کەر جوتمە کرد ئەوەی قاتری شەبواە و قاتر جوتیە کرد یعنی ئێوە گاتان بەکار نایهێنا بۆ جووت وەگاش جوتم کردە ئارە وەڵا جوتم کردە بە کاش هەوجار ئەوجار ئارە وەڵا بە هەوجار جوتمانە کرد ئەوەی کە ئەی دووریەوە پاڵان پێوت نازەم چی چیان پێوت لێرە درەوانی سەرپارا جا بوو سەرپارا لە پەر و ئەڕۆیشت سەرپارا ئەڕۆیش دووادا ئەم دوای درەوەنی بوو ئیتر ئەوەی تۆزێ درەوی کەمتر بیایە وەکەوەکە ناگەیش پێی بەسەر ئەوە زیاد درەوێکرد ئەوروی بەرزەمەکەی وشی ئاورد لەبەرەوە بکەوتە ڕێ بێت جێ نەمێنێ بۆیە جێ نەمێنێ ئاوەدان بێ فەرقان كاك شو خفاتي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير بين سر شاوية مات سپاس دەکەین گوندەکەشت فرقان انشاءالله ئاوەدان بێ شاو من بريزني بخير بين أخوة حياتهم دستان خوش بيه سپاس دەکەین با لە یەکەم شت ئەوە بپرسین ئێرە بۆ ناوی فرقانە والله فرقان أم يجوكي قريتوا كابرايك بناوي فرقان هاتوتا أم ديا بيشي 600 سال بيشي استاكا هاتوتا أم ديا كناوي فرقان بولا ببي أمور وزمان الروج فرقان بوتا فرقان باشە ئەی مێژوەکەی دیارەکەی ئاوەدان کراوەتەوە ئێرە والله بحسب المێژوەکەی ئاڵێن لە ساڵی 600 كان بووە هەر لە سەرەتایە کە ئێرە ئاوەدان کراوەتەوە ژیانیان هەر ئاوا وەکو ئێستا لەسەر ئاژەڵداری و زرعات بووە هەر لەسەر ئاژەڵداری و جاران کاروانی شەبووە کاروانی توتون و ئەم شتانە هەبووە لەسەر ئاژەڵداری و کاروانی و فەلاحەتی بووە ئەم شتانی با بپرسم بزانم بۆ خۆشت چ جۆرە ئیشێکت کردووە لێرە وەڵی خۆم گێرەم کردووە بە درەوم نەکردووە من لە وەختی درەوە نەمەتافێ
ئەو جا وەختی درەوکردن بەس گێرەم کردووە شەغرەم ڕاکێشاوە ئیتر ینی ئێستا تۆ ساوەڕانیم کردووە هەموو شتێکم کردووە ینی درەوت ئێستا بەداست نازانی نە بەخوانم کردەوە چونکە لە وەختی منان نەبوو وەختی من گەیشتم بەس گێریان پێمەکردنەوە ئەوە من نەبووە هین بکە لەم دێلەوە زیاتر من نەکردووە جێرەش وەختی خۆی ئیشێکی زۆر زەحمەت و ناخۆش نایە بانجەنجارەکە بە دوو کەرەگەر وەڵای ناوزکە دەبڕات ئیجا ڕەحمانێکە بۆ تا لێرەی سە فەلاحەتەکە سەپانمان بۆ ڕۆژی دوو کەڕ سێ کەر دارکاریم یەکرد لەسەرەوە کە کەرەکان دەرچن ناو گێرەکە جەنجەڕیش بڕاتە سەر خەرمە دەرەچوو ئەوش لێمیداد ئەڕۆیمەوە بۆ ماڵومت باوە خواست لێمی داویت گیان دەرچێت بۆ بەخسەی ناکەی لەسەر خەلەکەش بڕوە خەرمانەکە خراپە خراپێکا بێتە خۆر ئیلا دەوێت بە ناوڕاست نەکا بڕوا گێرەکە بڕوە کاک شوخافاتیا ئێستا دەیەکە چەند ماڵە دیەکە ئیساکە تقریبا 16 ماڵ زیاترە نەکەمترە ینی ئێستا ئەمانەی کە لێرەکراوە ئەم هەیکەلانە بۆ خەڵکی ئەرەکراوە بە خەڵکی ئێرەکرا هەمووی خەڵکیێریە بۆ ئاوەدان نەکراوەتەوە وڵی کاکە لە مەسلحەتیان لەو شوێنانەیە لە پێشمەرگەن و مۆزەفنێتتر لە ئەگە لە بنەسڵاوە بێ ئەگە لە چەند چەماڵ و شۆڕش بێ لەو ناوە مەسلحەتیانەوە نایێنەوە ئێستا حکوومەتی عێراقی چ خزمەت گوزاریەک بۆ عێراکە والله حکوومەتی عراقی کارەبای بۆمان دابین کردو ئای بۆمان دابین کرۆ شارعی بۆمان دابین کردو مەکتەب و بۆمان دابین کردو تر لەوە زیاتر نازانم چمان بۆ ینی مەبەستمەوە ئێستا ئەوان لە ڕووی ئیداریەوە تەداخلی ئیشی ئێواکەن مەسەرم بۆ منە جەنابەت ئێستا لە ڕێگای جەنابتەوە حکوومەتی عێراقی ئەبێ خزمەت گوزاریتان بۆ بکەون حکوومەتی عراقی ئیساکە حالیان کەشفمان کردووە ناو جادەکان هەمی بۆ چاوڕقی ڕێژ بکەن کشتی تەبلید بکەن ینی وەلحاصل لە خزمەت گوزاری ڕازین بەڵێ ئارە وەڵاوەنە ڕازین مەمنونیان شەبین چی ئیشێکمان پیان و تۆ بۆ منە کردو ئێچێک لە گرفتەکانی فەلاحەکان یان خودت ئیشی فەلاحەتی ئەوەیە کە جاری وایە بۆ هەموو زەحمەتە ئیکەن دوایی بۆیان ساغ نابێتەوە یاخود حکومت لیان وەرناگرێت لێرە حکومت ئەو گەنم و جۆشتی کە بەرهەمێ لیان وەرەگرن ئەوەی ئەگەر عقدی زراعی هەبێ لێ وەرەگری ئەوەی عقدی زراعی نەبێ لێ وەرناگیرێ بە پێی عقدە ئێوە دیارە هینتان چەندێکە ینی چەند دۆنم ئەرستانەیە ئێمە هەر فەلاحێ 50 دۆنم زەوی بەرکەوتووە 20 دۆنیمی تقریبەن ئاویە 30 دۆنمشی دەیمە ینی ئەرزەکانی ئێوە بە زۆری دەیمن دەیمن بە زۆری دەیمە ئەگەر سەوزەوات و ئەوانە بکرێ زیاتر لێرە چی شتێک باشە والله لێرە هەزڵقە و تەماتەیە و بانجانە و کولەکەیەوە ئەم شتانە لەوە زیاترمانە با بزانم دەیەکە شکور ئێستا بێ مشکیلەیە والله الحەمدلله یەک مشکلەیەکمان نییە لەبەرەوە غەریبمان شتیانە هەمووی ئامۆزای و خاڵۆزای میمزای و کشی هەمووی خزمیەکی لە ڕووی تەبای و ئەوانەوە چۆنن الحەمدلله زۆر چاکین مامۆستا جان سەلام عەلیکوم لێکم مەسەلام سەرچاوم خێر بیناخوا کاک بێن سەرچاوم سپاس دەکەیت مامۆستا جەنابەت بەڕێوەبەری قوتابخانەکەی فورقانیوانی بەڵێ بەڵێ بەڕێوەبەری قوتابخانەکەی فەرقانە باشە ئێستا حالێن تەمانەوە خوێنن تا پۆلی چەندتان هەیە لە پۆلی یەکەوە تا پۆلی 6مان هەیە تەلەبە ینی ئەوەندەتان تەلەبە هەیە لێرە 54 قوتابیمان هەیە لێر بەڵێ لەم قوتابخانەی شەید ڕزگار باشە مامۆستا تاریخی هاتنی مەکتەب و خوێنەواری بۆ گوندی فورقان ئەگەڕێتەوە بۆکەی بەڵێ بەپێی ئەو ئەوانەیە کەوای گێڕنەوە کە چونەتە قوتابخانەکەم لە دوای شۆڕشی عەبدولکەریم قاسم لە 50 شۆڕشەکە ڕووی داوە لە 59 قوتابخانە هاتەتە ئەم گوندەی ئێمە تۆ بۆ خۆت لە ساڵی چەنە چوویتە قوتابخانە لێرە چوویتە قوتابخانە بەڵێ من لە ساڵی 70 چوومەتە قوتابخانەی ئێرە لە پۆلی یەک چوومەتە پۆلی یەکی سەرەتایی باشە منهەجی ئێوە حکوومەتی عراقیە تەمان وانە منهجمان سەر بە هەرێمە کوردیە هەر منهجی هەوری روسلێمانی بەڵێ ینی ئەوە قبوڵە کرد لێرە بەڵێ ئەو قوتابخانە کوردیەکان هەمووی ئەو منهجەی هەرێمە خوێنین باشە ئێوە لەگەڵ هەرێمی کوردستان قوتابخانەتان کردوتەوە یاخود لەگەڵ دەوام قوتابخانەکردنەوەمان لەگەڵ بەغایە لەگەڵ مەرکەزایە بەڵام منهجمان کتێبەکانمان هەمووی کتێبی هەرێمی کوردستانە چۆنە ینی ئێوە لەم ناوچەیە منهجەکان منهجی هەرێمی کوردستانە خوێنن ناوچە کوردستانیەکانی پارێزگای کەرکووک هەمووی قوتابخانێکی زۆر چەند قوتابخانی کوردی هەیە لە کەرکووک و لە دەوروبەری کەرکووکە
هەمووی بە منهەجی هەرێمی کوردستانە. باشە ئەی بۆ تربیە گەڕێنەوە بۆکوێ هەتەر بێ ئێمە دراسە کوردیمانەیە بەشێکمانەیە دراسە کوردی لە ناو تربیە کەرکک بەشی دراسە کوردی پیاڵێن ئیتر ئێمە ئیشمان لە هەرکی ئیشمان هەیە ئیشمانەکەوتە هەردوو مرکزیەکە و کوردیەکەش. ینی کەواتە ئێوە ئێستا بەبێ کێشە الحەمدوللا دەوامەکەن و قوتابخانەکە دەوامی تایە. بەڵێ ئێمە بایکۆتمان نەکردووە لە یەکی دەوە دەوامەکەین تاکو ئێستا و مانگێکە دەوامەکەین. حاجی نازیف سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. چۆنی شکر باشی تەندروستیت باشە؟ الحمد والشكر قليل شاكين مساي خواوە زۆر زۆر چاکین. الحەمدوللا تۆ تۆزێک باسی قەدیمم بۆ بکە باسی قەدیم. درەومانە کرد بەداس دولی ڕەحازی شەکرە بە کەروبارە هات ئەوەشمانە کرد ینی درەوەکەمانە کرد و ئەوەشمان لەگەڵی ئەکرد لە ڕوویمان بۆ بن چادرەکە اینجا ئاو سرد لە کونە لە مەشکە دووە وەسایە خواوە ئەوانە گەلێ خۆش بن لە ئێستا خۆشتر بوو. باشە تۆ باسێکی هینیشم بۆ بکە لەم منتیقی ئێوە وابزانم ئەوە ژنان هەموو ڕۆژە نان بکەن هەموو ڕۆژە نانتان نەکرد كل ڕۆژە نانمانە کرد كل بەیانە نیوەشەو ئێستا ئێوارە هەویرەکەن وەر بەیان هەوریانە کرد و بەیانی زینانیان شەکرد. تۆ پێم بڵێ ئەی مناڵداریتان چۆن نەکرد چۆن مناڵداریتان نەکرد و ئاوە ئەرکیشتان زۆر بوو. وڵی ئەوەی ئازا بیاوی دۆسی ئافرەت لە ماڕۆ بیاوی ئیشەکەی ڕەوا بوو ئەوەیشی ئافرەت یەک ئافرەت بوو ئیشی گران بوو ئارەوەڵ ئەوەی ئافرەتی تەینا بوو ئیشی گران بوو ئەوەی نەبوو ینی دۆسی ئافرەت لە ماڕە پێ ئیشی ڕایی بوو. لە منتیقەیە ئێوە هینتانە کرد ئەوەی کە پێگوترێ چیغ و تەیمان و ئەوانە هیچ لەو بابەتانەتانە کرد. ئێمە چێغمانە کرد چێغمانە کرد و بەڵام حەسیر بەخوا من و نەنکم خوایفکە ڕۆیمان بەکە بزانێت تا لای خوا خدربەک هینەکان خۆمانەی ناسن لای خدربەک ئەلەوەی حەسیرمان بە کۆر هاورد تەرومان بە کۆرە هاورد تەرو تەرکە ئێوە بە ئێمە ئەرێن گابڕ ئەنا گشتی لە دەشت و ئەمانە گشتی بە کۆر بالعمانە ئێستا گشتی بە تەیارە و بە سەیارە و گشتی بە سەیارەتی. تۆ پێ وڵە حاجی قەدیم ئاوا وەکو جەنابەت چێشتی شایان لێنا ئی مەولودیان لێنا ئەو شتانە ئێوە تەتان کرد چێژەنانی شای و مەولود ئای بەخوا ئەوە لەوێ ئێستا کریاتەخان و سێش و سێ ڕۆ دەور زۆرنای کوتا ئەمە بکە هاورد. تۆ پێم بڵێ چێشتان چۆن لێنا لێرە برنج و تورشی و يعني دۆسی حیوانی سەر بڕی و ئەیان کردە بامی و تەماتە و برنج و قاورمە لە بانی و چژنی ئاکڕ و یعنی چاک بوای و لێز بزانستاوی ئەوە ئەڕۆیی چێشتی لێ کرد. لەم دەشتا ئێوە بۆ دۆتان چۆن سار دەکرد ئاوتان چۆن سار دەکرد چۆنەتان کردە مەشکە لە کونە و مەشکە چۆن واتان لێکرد سارد بێ ئەمان لامەنا کونەرانمانە کرد کونەرانمان کرد و ڕۆیمان تەرکەمانەوە کردمانە چێ و ئەمانداوە بانیا یا گونیە بیلامەنە تەرمانە کرد ئەمانداوبان چێگەکە کونە. باشە ئەی بابزانین لە کاتی هەرزەکاریە ڕەفیق وشتەکان چۆن چی یاریەکتانە کرد ئێوە زۆر ناکرد ئێمە تۆ نانەکرد لە ماڕەوە تۆ نانەکرد و قالیمانە کرد میمکم و دایکم و تۆنمانە کرد قالیمانە کرد بەڕەتانە کرد یا خاڵی قالیمانە کرد بەر کەمدا پێچەمان کرد. ئەوەی کە زۆر جار بەکاریان هێنا بۆ هین بۆ دەخڵوشتیان پێی نەکرد گەنموشتیان تێ کرد ئەوەشتان دروست ناکرد لە هێندە شوێن پێڵێن کورزە لە هێندە پێڵەن جەواڵ نازانم ئێوە لێوە جوار ئێمامان کورزە کوردەمانە کرد کەم بەدرمانێ کوردەمان ناکرد ئیشی پەلەپەل بوو ئەوە بەرام قالیەکە قالیمانە کرد بۆ خۆمانەوە وە ڕێک و پێکی قالیمانە کرد و هەرچێ خاونی هات پارەمانیە سێن و باشە بابزانم دڵی ئەو سا خۆشتر بوویای ئێستا وڵی ئێستا خۆشە بەڵام ئەم سەر و داوا ناخۆشە ئەو جا هەمووی گشتی هیلاک بوو والله دایم هیلاک بوومان بەخوا دایم هیلاک بوومان بەڵام ئێستا خۆشە بەسەر دڵی سەغرات.
ڕەحمە خان سەلام عەلیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين أخوة سجاو ئەتوانی بە ڕۆژبیانی قسەمان بۆ بکەیت؟ بله ئەڵێن ژنی ئێستا ئیشان ڕەحەتە قەدیم ژیانان زۆر سەخت بۆ بەس ئێستا وەڵا بخۆیان هەر لە سای سێبەرە دانیشن وایە؟ أي والله استاكا دشت إشتي هيا بس وكو جاران نية نا ولا جاران نية بس تۆ پێشتر ئیشی قورسی لادێت کردووە؟ بله چی ئیشێک لە لادیا زۆر قورسە؟ زور زور كبيانات هاسي باش ئەگەر بانیان هەڵستی ئێوە ئاژەڵتان هەیە زرعاتان هەیە چی بۆچی بانیان زوڵستن؟ ما حيوان مان هيا زولس إنسان زراعت ببوني كما هو زراعت ما نماوه بس استاكا بيانات هلسين حيوان بري أخينو حيوان دوش بالك إيش هلسين يرجع كمان نكين إن جدست إيش كان نكين ئەو قرار بوو بە ڕۆژبیانیش قسەم بۆ بکەی بەس کات کردەوە بە کوردێکە قەی ناکە باشە ئیشی ئاژەڵداری قورسە هەندێک بە ڕۆژبیانی قسەم بۆ بکە بۆی خەڵک بزانە ڕۆژبیانی چۆن قساکەن. بيانات هل بيانات زي مورزينو نرجع نمازق ما مكين إن جا حيوان كان بري أخينو ما مدوشينو نان غير مكينو أوانه ئێوە هەموو ڕۆژە نانەکەن؟ بله من كامل لو كمان رجنا رجعي كم بۆ ئێوە دەبێ هەموو ڕۆژە نان بکەن یا ڕۆژنا ڕۆژە نان بکەن؟ في نان قلبي معنا بله ناصر ما في ناخذ ناصر ما في ئێوە لەیلان لێتان نزیکە چۆنە هەر لە لادەیە ماون نەچوونە شار؟ شو كان وطن بابيري خو معنا بله تۆ ئێستا بۆ خۆت لادێت پێ خۆشە؟ شو كان ليلة دايق بما بليلش بمرو ئەزانی چی هەموو کەس بەتابەتی ئافرەتان هەمووان حەزیان لە ئیشی لادێ نییە حەزەکەن زوو بچنەوە شار لە پیان وایە شار ڕەحەترە. بلا من أكثر ويا بله من أولين برو ما كذا برو شارع هم شارع كم جلدم لي أدا أوان في خوشن دەیخوای گەورە لە ش ساقە ئەی بابزانام ئێرە بۆ سەوزەوات و ئەوانش بابزانام شوێنێکی باشە ئێوە بۆ خۆتان بەچی خۆتان سەوزە ئەو شتانە ناکەن؟ باش خو من أيكن بس أوك ناخوش كده والله أصلا بيجي خو من نوش كده لما هسه قاعدين باشە خۆ ئەمساڵ ئەو باشتر بوو چۆنەوە ئەمساڵ بیرەکەتە؟ قرينا أوايا والله بيجينا أوايا أو كان مكمة تاني لتشيني توا وش كده حیوان ئێستا هەیەی زابێ و شیری تیاابێ؟ بله هيا دەیخوای گەورە لە ش ساقەوە سپاس. دخل قلت حياتهم بخير بنا مەمنونی سپاس دەکەین. تۆ چیڵی؟ من والله حەزەکەم مەتکەر بێتەوە. بۆ مەتکەبتان نییە؟ بۆ لە چەمچەماڵن؟ تو هاتووی بۆ ماڵی چێ؟ لا بۆ ماڵ نێنەکەم. ئەخی خۆ لێرە مەکتەب هەیە؟ وڵا لەوێ نییە. ڕاست دەکەی. ئێستا داواکاری تۆ چییە؟ وڵا حەزەکەم مەتکەر بێتەوە. حەزەکەی مەتکەب بێتەوە وەڵای ئەمەش داواکەین کاکە ئیشێ بکەن کە مەتکەب بێتەوە کاکە لانی کەم موچەی مامۆستایان دابینکەن بۆی ئەوانش مەتکەبەکەی بکەنەوە وایە؟ هەروەڵا زۆر حەزەکەم مەتکەر بێتەوە. ئافرین بۆ تۆ ئافرین لە چەندی؟ وڵا من ئیمساڵ ناجێ بووم بۆ پۆسیە. بۆ سێ ناجح بووی؟ ئافرین. ماڵتان لە چ گەڕێکێکە؟ لە شۆڕشە. لە شۆڕشە ئافرین. کەی هاتووی بۆ ئێرە؟ وڵا من حەفتەکەی تر. تۆ پێم بڵێ دایکی خەڵکی ئێرە یا باوکت؟ وڵا باوکم. باوکت کەی تۆ بۆ ماڵی نەنە و باپیرە زۆر خۆشە؟ ئاڕۆڵا. تۆ ئێرەت پێ خۆشە؟ ئاڕۆڵا زۆر. تۆ فێری دیالێکتی ڕۆژبیانی نەبووی بە وەکو ئەوان نازانی قسە بکەی؟ بەرۆڵا. ئادی تۆزە قسەی ڕۆژبیانی بۆ بکە باسی مەکتەب ئەوانم بۆ بکە. وڵا ئەڕۆین بۆ مەتکە بوو. دەمون چاومانە شوین و لە مەتکە و دەرزە خوێن و دینەوە. ئافرین بۆ تۆ با قوربان ئافرین بۆ تۆ. کاک عەبدوسەمەد جەنابەت تەلەبەی وەنیە؟ بەڵێ تەلەبە. باشە لە چەندی؟ لە نوێین سەفی لە نۆ گوندەکەتان خۆ نۆیتیان نییە؟ نە لە دەرەوەیە ئەبێ بڕۆین بۆ لەیلان لەوێ بخوێنین. بۆ لەیلان لەیلان دوور نییە ئەوبەری کیلۆمەتری بۆ 2 کیلۆمەتر بە ماتۆڕ ڕەچن بە سیارات ماتۆر سەریا سوکە ڕۆین کاتێک کە سەرما وڵا هەر بە ماتۆڕ هەر بە ماتۆڕ باشە خوێندن بە کوردیە خوێنن وەنیە؟ بەڵێ بە کوردی دراسی کوردی پێتان خۆشە دراسەکە؟ بەڵێ عیبی نییە لێ ڕازین وڵا دەست باشە. کاک دریس تۆ لە چەنی؟ مش لە نۆ. چۆنە هەردووکتان لە نۆن؟ وڵی من ساڵێک کەوتمش ئەوش دوان کەوتووە. تۆ ساڵێک کەوتو ئەو دوان بۆی بگەنەوە نزیکیەک باشە. لە گوندەکە جگە لە خوێندن
جگەل لە ڕۆژانەی کە تەلە بە هاتو چۆی مەکتۆب خوێندنگاکەن چی شێشی ترەکەن وڵی شوانی شوانی بەڵە شوانیەکەین و باشە شوانی مەڕ آه. باشە تا چەند شوانیت پێخۆشە وڵی شوانی ئەگەر بینەوە جمع شەمە و کاتەن دینەوە شوانیەکەین بەرتانەکەوێت بەرمانەکەوێ باشە بابزانم لەگەڵ مۆبایلی زیرەک و چوزان ئەم شتانە چۆن الله باش ئەبینێ بەکاری دێن لە ڕۆژان بەکاری دێنی باشە تۆ شوانیەکەیت من تۆ شوانی ناخێن باشە کاک دریز لە کاتی شوانیە مۆبایلەکە تەر پێەیە ئاروەڵە ئاروەڵە ینی دا نابڕی لە ئەو فەزا مەجازی کە پێگوترێ ئەتەرنێت و سۆشال میدیا ئەوان باشە لەش کاتی شوانیشە ئاروەڵە شوانی بێوە ناڕوە تۆ قەت لایڤەکەیتەوە لە کاتی شوانی ئەوانە بڵێتەوە لایڤ ناکەمەوە ئەی قەت گردەی ڤیددیۆی ئەواناکەی بڵاویکەیتەوە بڵێ ئەمە شوانی و ئاوا شوانیە کرێەوە ئاەکەین گەنجی لەم گوندایە خۆشە الله خۆش ئایبینێ باشە ینی تۆ لە کەشوهەوای گوندەکە ڕازی لە ڕازین خۆشی لە هیچ دەرە و شارە و ناو خۆشترە چکەم ناوە کراوەیە ئەوەی پاکی لێ را شتانەی زۆر خۆشە باشە تۆ توانی بەو شێوە زارەی خۆتان هەتانە باشە ئەوەی کە فەرقانیەکانی قسەی پێەکەن هەندێک قسەم بۆ بکەی بۆ بینەران بەس ڕێک بەو شێوازەی خۆتان باشە باشە آخر پرسیارەکەی من بە دیالێکتی خۆمە بە سۆرانیە بەس تۆ بیکە هێن بە زمانەکەی خۆتان قسە بکە باشە باش باشە من باسیجی تر لێ پرسم بابزانم ئێوە ڕۆژانە یاخود شەوانە بەچی کاتەکانتانە بن بەسەر ئێمە ڕۆن زمانی خۆمانانی ئەم شەو دەرمەچم مەچم نا دوکانەکە ئاور مەکەین و یا چای مەگەین دامێنشینیان ڕۆژانە نیمەڕاماینەوە ئیش بلۆک مەکەین و چەمانتۆ و ئەو شتانە جارجارە مەچین نادەشت لا فەڕە لەیلانە ئەو نافەڕێ لێدەین و باشە فڕە لێدان و هینەکانتان هەر بە ماتۆڕ ئاروەڵار ماتۆڕە ڕووین دێنەوە تۆ تا چەند لە ژیانی خۆڕ ڕازیلی لە گوندەکەی باش عیبمان نییە و الحەمدولیلا خەری خۆنین و شەوانماینەوە لا ماڵ و شاعر نەخۆنین ئێمە باش بابزانم لەگەڵ عیبادە تا چۆنە وڵی باشین الحەمدولیلا نوێژەکان عیبمان نییە باشە تۆ چۆنی لەگەڵ عیبمانی الحەمدولیلا نوێژەکان هاتوچێ مزگەوتەکەکەن هەروەڵە باشە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا خۆشحاڵ بوون دەستان خۆش دەستان خۆش کاکار سوپاست دەکەین ئەمڕۆ زۆر لەگەڵ ئێمە ماندوو بووی ئیتر بەرنامەکە کۆتایی هات هیچ مەجالێکی ترمان نەماوە ئەتەوەی خواحەفیزی لە بینەرام بکەی ئێوە دەستان خۆش بێ و خواحافیز باشە خۆشەویستان بەم شێوەیە لە ناوچەی قەرە حەسەن و لە ناو خزمانی ڕۆژبەیانی و لە گوندی فەرقان کۆتاییمان بە بەرنامەیەم جارەمان هێنا تاکو بێگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ